هاوڕێنم کاتتان باش ماندوو نەبن هیوادارم هەمووتان لە خۆشی و شاد دابن ئەمڕۆکە پەخشێکی زۆر تایبەت و بەپەلە دەکەین بەڵام سەرەتا هاوڕەیەک شتێکمان بۆ بنووسێ لەسەر دەنگ و ڕنگ بزانین چۆنا باشە هەروەکو دەزانن ئیتر ڕووداوی هێرشی درۆنی بۆ سەر کۆرمۆر ئێستاکە لە عراقدا لە ڕۆژەوی سیاسیدایە چێ لە پشت ئەو هێڕەشە بووە و ئامانجەکانی چی بوون باس لەوە دەکەین لە هەمان کاتدا باس لە دەنگ هەیە کاک مستەفا زۆر سوپاس و لە هەمان کاتدا باس لە دیداری دواییی نێوان ئۆزەلان و وەفدی کۆمیسیۆنی پەرلەمانی تورکیا دەکەین بەڵام بە زانیاری نوێوە کە و زانیاریانە زۆر بە ئاسانی بەدەست ناکەون دەوڵەت ماوەیەکی درێژە ئیتر کە دەستی بۆ قۆناغە کردووە لەنگری ئەوەیە کە ناشەفافیت هەبێ سەرەتا بزوتنەوەی کوردیش بزوتنەوەی پەکەکەش لایەنگری ناشەفافیت بوو بەڵام ئێستاکە ئەوان هەندێک زیاتر بە پێویست دەزانن کە مەسەلەکە زیاتر ڕوون بێتەوە دەست پێ دەکەین و دیارە هاوڕێیان ئێستاکە لەسەر خەتن تکایە هاوڕێیان بۆ ئەوەی ژمارەیەکی زیاتر لە هاوڵاتیان بتوان سوود لەو ڤیددیوێ ببینن لەسەر ڤیددیۆکەدا لەسەر کەناڵی یوتیوب چرکەیەک لەسەر جەڕەسەکە بکەن ئەمەیان یارمەتیم دەدا بۆ ئەوەی ژمارەیەکی زیاتر خەڵک بیبینێ هاوکات هەوڵ بدەن ئەو ڤیددیوە لەسەر پلتفۆرمەکانی سوسیال مدیای تایبەت بە خۆتاندا بڵاوی بکەنەوە ئەگەر پرسیارتان هەیە لە ئێستاوە پرسیارەکانتان بنووسن نیشانی پرسیاری لەسەر بێ و پەیوەندی بە بابەتەکەەوە هەبێ واتە دیداری نێوان ئۆجەلان و دەوڵەت لەلایەکەوە هێرشەکەی سەر کۆرمۆر باس لەو دوو بابەتانە دەکەین هەردوو بابەتیش بە پشتبەستن بە چەند سەرچاوەیەک بە زانیاری نوێوە ئیتر کە تایبەتن بەشێکیان تایبەتن بەخۆم ئیتر ئەوانەتان لە بۆ باز دەکەم هەر بژین زۆر بەخێربێن سەر هەردوو چاوم با سەرەتا لە تورکیاوە دەست پێ بکەین زۆر سوپاس کاک محسین هەر بژی ئێوەش بەخێربێن کاک مستەفا تۆش بەخێربێ هاوڕێیانی دیکە هەرموتان بەخێربێن هەروەکو دەزانن سەرەتا لە تورکیاوە دەست پێ دەکەم لە تورکیا ئیتر ماوەیەکی درێژە لەسەر پاکێتێکی یاسایی کار دەکرێت کە دەوڵەت لەگەڵ دەستپێکردن بە قۆناغی چارەسەرکردنی لە ناوکەوانەدا چارەسەرکردنی کێشەی کورد و یانی چارەسەرکردنی پەکەکە کە بە خۆیان ناوی لێ دەکەن قۆناغی بێتیلۆرکردنی تورکیا لە پەنای ئەمەدا کۆمەڵێک بابەتی دیکەی کۆمەڵایەتیش ئیتر لە دەستەی دادوەریدا کاریان لەسەر دەکرێت کە پێی دەگوترێت پاکەتی یازدەمین و ئەوە لە 2023ەوە کاری لەسەر کراوە بەڵام هەتاوەکو ئێستا ڕانەگەێنراوە ئیتر ئەمانە پەیوەندیان بە کۆمەڵێک بابەتی کۆمەڵایەتی هەیە و کۆمەڵێک بابەتی چاپەمەنی وەکو سوسیال میدیا و ئەمانە هەنا پەیوەندیان بە دروستکردنی ڕێکخراوی نایاسایی هەیە و سزاکانیان دیاری دەکەن ئەمانە هەر هەمیان کۆمەڵێک بابەتن کە ئیتر کاریان لەسەر دەکرێت بەڵام ئەوڕۆکە نان هەیە بکەومە ناو وردەکاری لەسەر دیارەکەی ئیمرالی دەمەوێ قسە بکەم و دیارە لە سەرەتاوە ئیتر لە بابەتی پێشومدا لە لایفەکەی پێشومدا باسم لەوە کرده بوو کە دەم پارتی ویانیش گلستان کۆڵچی ئیتر نوێنەری دەمپارتی کە لەوێ بوو زۆر هەوڵی دابوو وێنە بگیرێ وێنەکان بڵاو بکاتەوە بەڵام ڕێگەی پێ نەدراوە دیارە و لە هەمان کاتدا ئیتر هەوڵی زۆر هەوڵدرا کە پەرلەمان ئیتر ئەنجامی دیدارەکە بۆ ڕایگشتی بڵاو بکاتەوە ئەمەشیان بڵاو نەکرایەوە کۆبوونەوەی وەفدەکە لەگەڵ پەرلەمان ئەنجامدرا ئیتر بەڵام هەتاوەکو ئێستا بڵاو نەکراوەتەوە ئێمە ئەو شتانە لەکوێ دەزین کە ئێستا باسییان دەکەین لەوەوە دەزین کە ڕۆژنامە نووسێکی نزیک ئاکپارتی هەیە هەوڵەدەم دیمەنەکەی بینمە سەر
شاشە ئەو ڕۆژنامە نووسە کە پێشتر ئەندام پەرلەمانیش بووە زۆر نزیکی دەم پارتێن ناوی شامیل تەیارە لە تویتێکی خۆیدا ئیتر باسی لەو دیدارە کرد بەڵام دوایی لە پڕەوە توێتەکەی ڕەش کردەوە ئەمە واتای ئەوە دەگەێنێ کە پێیان وتووە ئەو توێتت بۆ کرد تکایە ڕەشیکەوە ئەویش ڕەشی کردوتەوە لەوێدا باسی لە چەند خاڵێک کرد کە من بەپەلە خوێنمەوە بەڵام بەداخەوە نەمتوانی وێنەی تویتەکەی بگرم ئیتر ڕەش کرایەوە بەڵام هەموو شتەکانم لای خۆم بەپەلە نووسی ئیتر لە دیدارەکەدا ئیتر چەند بابەتێک باز دەکرێت چەند خاڵێکی باس کردوونە کە گرنگەکانیان باز دەکەم و لە هەمان کاتدا گلوستان کۆلیچی ئیتر ئەویش لە ریپۆرتاژێکیدا بۆ مزیۆپۆتامیا هەندێک شتی دڕکاندن کەلەوێدا باس لە چی کراوە بەڵام ئەوەی گلستان باسی دەکا و ئەوەی شامیل باسی دەکا دووشتی تاڕادەیەک جیاوازن من ئەوەی شامیل هەندێک بە گرنگتر دەزانم یعنی لەبەر ئەوەی کەسێک کە لە تویتێکدا ئەم شتانەی نووسین دوایی پێیان ڕەش کردەوە ئەمانە ڕەنگ بێ کڕۆکی بابەتەکە بن لەوێدا ئیتر ئۆزەلان باس لەوە دەکا کە دەوڵەتی تورکیا نەوەکو حکوومەت یانی نەوەکو ئەردوغان بەڵام دەوڵەت میعماری سازکردنی ئەو پرۆسەیە و زۆر باس لە دەوڵەت باخچەری دەکا پستنی دەوڵەت باخچەری ئەدا کە ئەمە لە بۆ چ باز دەکەین لە بۆ باز دەکەین کە پێشتر هەندێک کادری نزیکی بزوتنەوەکە ئەویان باز دەکرد کە دەست پێشخەریەکە زیاتر لەلایەن ئۆجەلانەوە هاتووە بەڕای من ڕنگ بێ ئۆجەلان توانی بێتی دەوڵەت ئەقناع بکە لەو بارەوە کە ئەو تاقە هێزێکە لە ناو بزوتنەوەی کوردیدا چ لە باکوور چ لە ڕۆژهەڵات قسەی دەڕوا هەموو شتێک ئەتوانێ بکە هەموو شتێکی لە دەستدێ و ئەو پێشبینی سیاستکردن دەکا پێشبینی ڕووداوەکانی ڕۆژهەڵات دەکا ئیسرائیل باش دەناسێ ئەمریکا باش دەناسێ ئێران و سووریا باش دەناسێ لەوێ ماوە ئیتر لە بۆ هەندێم ڕنگ بێ دەوڵەت هەبوونی ئۆجەلانی کاراکتەری ئۆجەلانی بە گرنگ وەرگرتە بێ بەڵام ئەمە لێرەدا کە باز دەکا کە ئۆجەلان بەخۆی لەوێدا باز دەکات دەوڵەت میعماری پرۆسەکە بووە و ئیتر لەوێدا ئیتر چەند جار دەوڵەت لە ناوکەوانەدا ئاگدار دەکاتەوە کە ئیسرائیل لە پەنای چیە ئیسرائیل پرۆژەیەکی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو پرۆژێش بەبێ کوردەکان بەبێ هاوکاری کوردەکان زۆر زەحمەتە سەر بگرێ یعنی لێرەدا ئۆزەلان دەبێ قسەکانی بە دوو شێوە خوێندنەوەی بۆ بکرێ خوێندنەوەیەک ئەوە بێ کە ئەو پەیامەکە دەدا خوێندنەوەیەک ئەوە بێ پەیامەکەی مانای چییە پەیامەکە لە پەیامەکەدا چیەوە لە پەیامەکەدا بە دەوڵەت ئەڵێ ئەگەر ئێوە ئەم قۆناغا چارە سەر نەکەن و یانیش تەقلە بەو قۆناغا لێ بدەن ئەمە هیچ ڕێگەیەک نامێنێتەوە ئیتر کوردەکان دەستنە باوەشی ئیسرائیل و کوردستان ڕنگ بێ بە غەزا بەڵام ئیتر تورکیاش وێران دەبێ و نامینێ و لەناو دەچێت لە هەمان کاتدا باس لە قۆناغی پێشوو دەکات لە قۆناغی پێشوودا ئیتر بزوتنەوەی فەتحوڵا گولەن تاوانبار دەکات کە ئەوان قۆناغەکەیان تێکداوە و بزوتنەوەی فەتحوڵا گولەنیش هەمومان دەزانین کە بزوتنەوەیەکە بارێگا سەرچێکەی کادرە سەرچیەکانی بڕیار دەرەکانی لە ئەمریکا دەژین هەتاوەکو ئێستا فەتحوڵا گولەنیش هەر لە ئەمریکا مرد و لە ئەمریکاش نێشترا ئەمەش لە هەمان کاتدا پەیامێکە لە بۆ دەوڵەتی تورکیا من پێم وانییە بەتەنیا فەتحوڵا گولەن بێ ڕاستە کادرەکانی فەتحوڵا گولەن ئەمەیان نەویستووە هیچ کات ئەم قۆناغا سەر بکەوێ بەڵام مەسەلەکە بەتەنیا ئەوە نیە بەڵکو لەناو دەوڵەتیشدا ئیتر بە تایبەتیش دوای هەڵبژاردننی 2015 کە ئاکاپا دۆڕاندی ئیتر ئاکاپا زانی کە پرۆژەیەکی وە پرۆسەیەکی وە ئەگەر لە قازانجی دەوڵەتی تورکیاش بێ لە ماوەی کورتخایەندا
لە دژی ئاک پارتیا و ئاک پارتی دەنگ لە دەست ئەدا و لە هەمان کاتدا هەدەپەی ئەو کاتە واتە سلاحەدین دەمیرتاش و هاوڕێکانی دەنگ قازانج دەکەن و ئەمەی بە مەترسی زانی و تەقلەیەکی بەم پرۆسەیە لێدا و لە هەمان کاتدا لە مەسەلەی سووریاشدا لایەنەکان نەگەشتنە ڕێککەوتن و خاڵێکی دیکە کە باز دەکا لەوێدا ئیتر من کورتەکەیتان بۆ باز دەکەم بە ئاشکرا ئەڵێ من لەسەر هێزەکانی سووریای دیموکراتیک هەموو جۆرە کاریگەریەکم هەیە هەموو کارێک ئەتوانم بکەم و لێرەشدا پامێک بە دەوڵەتی تورکیادا ڕێگام پێ بدەن زیاتر دەرفەتم پێ بدەن مەجارم بدەن با دەستم کراوە بێ من هەموو کارێک ئەتوانم لەو بارەیەوە بیکەم لەوەشدا من تێبینیم هەیە ئۆجەلان ناتوانێت هەموو کارێک بکە لە سووریادا لە سووریادا بەتەنیا چونکە ئاکتۆرەکان هێزەکانی سووریای دیموکراتیک و خۆسەری نین بەتەنیا ئیلهام ئەحمەد و مەزلوم عەبدی و ئەمانە نین بەتەنیا کادرە کۆنەکانی پەکەکەنین بەڵکو لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەن لە ناو هێزەکانی سووریای دیموکراتیک کە لە سەدا شێستی عەرەبن و ئەم عەرەبانە لە پێکهاتەی جیاواز پێک دێن گەورەترینیان عەشیرەتی شەمەڕە عەشیرەتی شەمەڕ کە شێخە گەورەکانیان ئەوانەی ئەو سوپایە یعنی سوپای عەرەبی هێزەکانی سووریای دیموکراتیک سپۆرت دەکەن ئەمانە بەشی زۆریان لە سعودیا دەژین کەواتە ناچارن حسابێک لە بۆ سعودیا بکەن لە هەمان کادا هێزەکانی هاوپەیمانان ناکرێ حسابیان بۆ نەکرێ بەڵام لێرەشدای تر ئۆجەلان دیسان ئەمە وەکو کارتێک بەکاردێنێ لە بەرامبەر دەوڵەت لە خاڵێکی دیکەشدا پێویستە ئەڵێ پێویستە هێزەکانی سووریای دیموکراتیک لە ناو دەوڵەتدا ئینتیگرا بن لە ناو دەوڵەتدا ئینتیگرا بن نەوەکو لە ماڵی ئەحمەد شەڕادا ئینتیگرا ببن ئەمەش وەکوتم لە بەرنامەکانی پێشومدا زۆر جەختم لەسەر کردوتەوە باسم کردووە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پرۆسەی گەڕانەوە بۆ پایتەختەکان ئاشبوونەوە لەگەڵ پایتەختەکان واتە کۆتایی هێنان بە یاخیبوونی عەشائیری و خێڵەکی چەکداری بە ناوی بزوتنەوەی ڕزگاری نەتەوەیی و یانیش بە ناوی دەوڵەتی ناسیۆنالیستی نەتەوەیی کوردی ئەمانە هەر هەمیان لە سیاسەتی نێودەوڵەتی ئەوڕۆدا دەبینین زیانیان هەیە کەس پێشوازیان لێناکە و هیچ پرۆژەیەکی وەها سەرکەوتوو نابێ ڕاستە ئیسرائیل شتێکی وای هەیە بۆ ئەوەی ئەم کارتە بەکاربێنی لە بەرامبەر دەوڵەتە نەتەوەییەکان بەڵام ئەویش بەتەنیا وەکو کارت بەکاردێنێ پرۆژەیەکی استراتیژی ئیسرائیل نییە بۆ ئەوەی هێزێکی کوردی یاخی بکە بیباتە شاخ و بیابان و دەشت و لە ڕێگای ئەمەدا دەوڵەتێکی نەتەوەی بۆ کوردی دروستکە بە هیچ شێوەیەک ئەمە نییە ئەمە بەتەنیا وەکو کارت بەکاردێن لە هەمان کاتدا ئیتر ئۆجەلانیش باس لەوە دەکا ئەو عنسوڕە جیهادیانە دەبێت تەسفیە بکرێن ئیتر ئەمە هەمان ئەو پرۆژەیە کە ماوەیەکی درێژە ئەمریکا لەسەری کار دەکا تەنانەت ئەمە تا ڕادەیەک بە هاوکاری و یانیش بە ڕاوێژی لەگەڵ چین و رووسیاش پێم وایە ئەم کارانە دەکا بۆ ئەوەی ئەحمەد شەرع ئیتر لە دژی جیهادیەکانی دیکە بە تایبەتی جیهادیە بیانیەکان بەکاربێنێ و ئەو جیهادیە بیانیانە ئیتر تەسفیە بکە بەڵام ئەو جیهادەیە بیانیانە بەتەنیا بەدەستی ئەحمەد شەرع تەسفیە نابن پێویست بە هێزێکی دیکەیە ئەو هێزەکانی سووریای دیموکراتیکە ئیتر ئەمە کڕۆکی بابەتەکە بوو کە لە ئیتر لاپەڕەی شامیل تەیاردا باسکراوە هەروەکو وتم شامیل تەیار دوای ئەوە ئەو بابەتە ڕاش دەکاتەوە بەڵام ئێستاکە ئەو بابەتە لە سۆسیال مێدیای تورکیادا زۆر باسی لێوە دەکرێت هاوڕێیان دەمەوێ بێمە سەر مەسەلەی کۆرمۆر مەسەلەی کۆرمۆر زۆر گرنگە کە ئیتر بەداخەوە ئەتوانم بڵێم هاتە ئاراوە لە ڕەوشێکی وادا هاتە ئاراوە کە هەڵبژاردن
ئەنجام دراوە لە هەڵبژاردنەکەدا تەماشا دەکەین هەرچەندە سوودانی بردیتەوە بەڵام سوودانی لە ناو ئیتاری تەنسیقی دەرنەچووە هەرچەندە سوودانی بردیتەوە بەڵام لە ئینگرانی حەشدی شعبی و ئێرانی دەنگی زۆریان بەدەستێناوە دەنگی باشیان بەدەستێناوە کەواتە ئەو خەون و خەیاڵانەی کە پێشتر باز دەکران ئیتر کاک ئیرفان سەلاحیان پرسیارێکی کردووە دوایی پرسیارەکەت وەڵام دەدەمەوە کاک ئیرفان هاوڕێنی دیکەش تکایە ئەگەر پرسیارتان هەبوو پرسیارەکانتان ئامادە بکەن مەرج نییە ئێستا بنووسن لەسەر شەشەکە بەڵام ئامادە بکەن بەڕێک و پێچی بە کورتی نیشانی پرسیاری لەگەڵداوێت دوایی وەڵامتان دەدەمەوە لەسەر ئەم قۆناغا بەڵام بە سەرەتا باس لە هێرشەکەی سەر کۆرمۆر بکەین لە سەر هێرشەکەی کۆرمۆردا قسە و باسی زۆر جیاواز دەکرێت هەر کەسێک بە پێی بەرژەوەندیەکانی خۆی ئارەزوەکانی خۆی ئیتر پێشببینی خۆی ویانیش ئەنالیزی خۆی باس لە بابەتەکە دەکا لە ڕەوشێکی زۆر حساس هاتە ئاراوە بەڵام لەو ڕەوشەدا کە پێشتر بێگومان ئێرانیەکان ئەم جۆرە کارانیان زۆر کردووە ئەمەیان ڕاستە بەڵام ئێرانیەکان ئێستا پرسیارەکە ئەوەیە بۆ هێرش بکەنە سەر کۆرمۆر پێشتر ئەو هێڕشانەی کە کراونەتە سەر کۆرمۆر زیاتر لە ئینگرانی تورکیا بوونە جا کورد دەبێت تورکمان دەبێت عەرەب دەبێت من کارم بەوە نییە بەڵام زیاتر بە پێی ئەو زانیاریانەی کە بڵاو کرانەوە کە لە بەردەستدان زیاتر لە ئینگرانی دەوڵەتی تورکیا کردویانە و تەماشا دەکەین غازی کۆرمۆر تەنانەت ئەو نەوتەی ناوچەکەش تاقە چەکێکە لە دەستی یەکێتی نیشتیمانی کوردستاندایە لە بەرامبەر پارتی تەنانەت لە بەرامبەر تورکیاشدا و یەکێتی نیشتیمانی کوردستان لە کام بەرە خۆی دەبینێتەوە ئەمەیان زۆر گرنگە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوو شوێندا لەگەڵ پارتی ئەتوانم بڵێم لە ناو ناکۆچێکدایە یعنی هەم سەبارەت بە سازکردنی حکوومەت هەرێمی کوردستان هەم سەبارەت بە حکوومەتی داهاتووی عێراق و مەسەلەی سەرۆک کۆماری لە ژێر هەڕەشەی پارتیدایە پارتی مەسەلەی سەرۆک کۆماری بە مافی خۆی دەزانێت پێی وایە ئەمە ئێستاکە مافی ئەوانە ئەو هەڵوو مەرجەی 2005 و ئەمانە لە ئارادا نەماوە 50 لە ئارادا نەماوە پارتی هێزێکی زۆر گەورەیە لە عێراقدا یەکەم و دووەم دەبێ و یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئیتر بەرەو پوکانەوە دەچێت دەنگەکانی کەم دەکەن ئەوە قسەی خۆیانە قسەی من نییە و لە بۆ هەندێک ئیتر پێویستە مەسەلەی سەرۆک کۆماری مەسەلەیەک بێ حەقی پارتی بێ لە بەرامبەر ئەمەدا ئیتر یەکێتی ئەمە جارێ قبول ناکە و ئەگەر ئەمەش قبولکە ڕنگ بێ لە خەیاڵەکانیدا بابەتی دیکە هەبن کە ئەمان بیان هەوێ باس بکەن وەکو سەرۆکی هەرێمی کوردستان چونکە یەکێتی نایهەوێ هەم جێگری مەسرور بارزانی بێ کە بە خۆیان پێی دەڵێن جانتا هەڵگر بە قەولی خۆیان و هەم سەرۆک کۆماریەکەش بداتە پارتی لە بەرامبەر ئەوەدا یەکێتی دەیەوێت پۆستێکی دیکەی هەبێت پارتی ئەچێتە ژێر ئەوبارە یاننا لە هەمان کاتدا ئیتر هەڵوێستی یەکێتی هەتاوەکو ئێستاش دەوڵەتی تورکیا ناڕازی دەکات لە هەندێک لە زۆر بواردا تەماشا دەکەن هەتاوەکو ئەم دوایش ئابلۆقا لە سەرگەشتە ئاسمانیەکانی سلێمانی لا نەدرا هەر گوترا پەکەکە ئیتر یەکێتی پەنای بۆ ئیستیخباراتی عێراقی برد من شاهێدی ئەوەم لە 3-4 ساڵی ڕابردوودا بەردەوام ئیستیخباراتی عێراقی هاتوو چۆکانی فڕۆکەخانەی سلێمانی کۆنتڕۆڵ دەکرد بە خۆیان لەوێ بوون بەردەوام تیمێکیان هەبوو ئەیانزانی پێشتر چێ دێ چێ نایە و کۆمەڵێک کەسیان دەستگیر کردووە ڕێگەیان نەداوە سەفەر بکەن وانش ڕێگەیان نەداوە بنیشن یان سواری تیارە بن ئیتر ئەم شتانە هەمویان هەن و ئەمە کراوەتە بەڵگە بەردەوام پێشکەش بە دەوڵەتی تورکیا کراوە بەڵام ئیتر میت ئەمەی قبول نەکردووە و ئەمە پەیوەندی بۆ بە کۆمەڵێک بابەت هەیە و ڕنگ بێ لە سەروی هەمویانەوە ئیتر ئەوە بێ یەکێتی تا چەڵادەیەک ئامادەیە لەگەڵ ئەو جەبهەیە کە تورکیا دەیەوێت کار بکە
یەکێتی تا چڕادەیەک ئامادەیە مەسلەی نەوت و بەتایبەتی غاز بەتایبەتی کوڕمۆر لە بەرژەوەندی سیاسەتی وزەی تورکیا بەکاربێنێ ئەمانە هەمویان جێگای باز بوون. ئیتر دەمەوێت ئەوە بڵێم من لەگەڵ سەرچاوەیەکی زۆر نزیک لە ئیستیخباراتی عسکەری لە بەشی هەری سەرودا قسەم کرد و ئیستیخباراتی عسکەری یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەواوەتی لەو قەناعەتەدایە کە نە نووری مالیکی نە حەشدی شعبی نە ئێران لە پشت ئەو هێرشە نیە، بەڵکو ئەو هێرشە وەکو جارەکانی پێشوو هێرشێکە لەلایەن دەوڵەتی تورکیا و لایەنگرەکانی ئەنجامدراوە. بەڵام زۆرم هەوڵدا بزانم کە لایەنگرەکان چێن، ئایا ئەو لایەنگرانە لایەنگرە عراقیەکانن، لایەنگرە کوردیەکانن، ئێمە ئەو لایەنگرە چۆن لێک بدەینەوە و تورکیا ئەمەی کردووە تا چڕادێک ئەو لایەنگرانەی ئاگدار بوونە دەستیان تێدا هەبووە لە سەدا چەند و لە سەدا چەند لە بەرژەوەندی ئەوەندایە ئامانجی هێرشەکە چی بووە بەڕاستی ئەمەیان بۆ باس نەکردم. بەڵام ئاڵێن ئەوە قەناعەتی تەواوی ئێمەیە جگە لە قەناعەت یعنی ئەمە ئەنجامی بەدووادا چوونە مەیدانیەکانە کە ئێمە کردومانە لە ناوچەکە و پارچەکانمان کۆکردوونەتەوە شوێن پێ و هەوایەکەمان کۆنتترۆل کردووە بە یارمەتی هەندێک هێزی دەرەکی کە لە ڕێگەی ڕادارەوە لە ئاسمانەوە توانیویانە ئیتر شوێن پێی ئەم درۆنانە بدۆزنەوە. ئەمانە درۆنی تورکینە هێرشەکە تورکیا ئەنجامی داوە. ئیتر ئەمە کۆمەڵێک هاوکێشەی سەرە و گومکردن لە سەردەمێکدا کە گوتم دەبێ حکوومەت یاریمی کوردستان کە ماوەیەکی درێژە دوای هەڵبژاردن ئەنجام نەدراوە دەبێ ئەنجام بدرێ و لە هەمان کاتدایتر حکوومەتی نوێی عراق تەحادیەکی نوێیە کە لە نێوان بەرەی ئەمریکا و بەرەی ئێراندا کامیان دەتوانێت حکوومەت پێک بێنێ و یانیش هەردووچیان چۆن ئەتوانن وەکو پێشوو لەگەڵ یەکتری بگونجێن و ئەم حکوومەتە پێک بێنێ. هاوڕێیان بە کورتی ویستم ئەمە بڵێم ئێستاکە دێمە سەر پرسیارەکان. سەرەتا کاک عیرفان پرسیارێکی کردووە ڕاستە کە پەیامی داوە بە هەسەدا هاوکاری ئیسرائیل نەکەن. مەبەستی دیارە ڕاستە ئۆجەلان پەیامی داوە بە هەسەدا هاوکاری ئیسرائیل نەکەن. ئۆجەلان پەیامێکی وای نەداوە، یعنی هەم لە قسەکانی گولستاندا هەم لە قسەکانی شامیلدا کە دوو سەرچاوی جیاوازن باس لەوە نەکراوە کە بەڵام ئۆجەلان ئەڵێ مەسەلەی ئیسرائیل ئارەدا ئیسرائیل دەیەوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێران و تورکیاش دەگرێتەوە بێگومان، بەڵام بە تایبەتی ئێران لە ئامانجی یەکەمیندایە ئامانجە گەورەکەیە لەوێدا پیلانی زۆر نزیکی هەیە لەناو ئەو پیلانان نەدا ئەگەر لەگەڵ کوردەکان هاوکاری نەکا و ئەگەر بێت و ئەو وڵاتانێک کە کەشێ کوردیان هەیە کەشێ کورد چارەسەر نەکەن ئەمە ڕەنگ بێ دەستکەوتێک بێ لە بۆ ئیسرائیل بتوانێت کوردەکان بەکاربێنێ. بە تەنیا ئەمەی وتووە. بەڵام لە دیدارەکانی پێشوویدا کە دیدارێکی پێشتر تەلەفۆنی ئەنجام داوە لە دیدارەکەدا ڕەمزی قەرتاڵ بەرپرسیاری کەرجەکەی ئەوروپا و ئیلهام ئەحمەد ئامادە بووە. لەوێدا لەگەڵ ئیلهام ئەحمەد پەیامی ئەوەی پێداوە کە زۆر کەس پەیامی هاوکاری بەوان ئەدەن، زۆر هێز. ئۆجەلان وتیتە چێ نامانە ئیسرائیلە غەزەتان لەبیر چوو ویانی شەڕی ئۆکرانیا ناینە بەرچاوی خۆتان کە ئۆکرانیان هاندا لە بەرامبەر رووسیا شەڕێکی گەورەیان پێکرد، بەڵام ئێستا بەجێی دەهێڵن و بەجێیان هێشتووە. ئایا ئێوە هیچ ئەنجامێکتان لەمە دەرنەخستووە؟ ئەم جۆرە پەیامانەی داون. بێگومان ئۆجەلان وەکو کوردە ناسیۆنالیستەکان و یانیش وەکو کوردە تەواو چەپەکان پەیامێکی 100% ڕاست و 100% چەپی نییە، پەیامێکی 100% سپی و 100% ڕەشی نییە، سیاسەتێکی پراگماتیستی دەکات. ئەڵێ ئەگەر ئێوە ئەم کێشەیە چارەسەر نەکەن ئەمە هێزگەلێکی دیکە هەیە دەست لەگەڵ دەستی کوردەکان تێکەڵ دەکەن
وەلا ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە بەرژەوەندی ئێوەنا بەڵام لە بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیلدا سیاست دیزاین دەکەن. ئەمە پەیامەکەی ئۆجەلانە، ناوەڕۆکی پەیامەکەی ئۆجەلانە. ئەگەر نا ئۆجەلان بە ئاشکرا ناڵێ دەست لەگەڵ ئەمە تێکەڵ مەکەن، دەست لەگەڵ ئەمە تێکەڵ بکەن، ئەڵێ ئێوە سیاسەتی خۆتان بکەن، سیاسەتی خۆتان بکەن. ئیتر من وای بۆ دەخوێنمەوە، وا دیارە پەکێکە بزوتنەوەیەک نییە کە هەوادارەکانی لێ تێگەشتن، بزوتنەوەیەکە تەمامان پراگماتیستە. دوێنێ لەگەڵ بزوتنەوەی فەڵەستینی هاوکار بوو، لەسەر دەستی ئەوان پەروەردە بوو، لەگەڵ عەرەبی ناسیۆنالیستی لەناو هاوکاریەکی زۆر گەورەدا بوو، بە تایبەتی لە سووریادا تەنانەت زۆر شت لەوان فێر بووە، دروشمی بەجیان بە خوێن ئەم تەرەنە ئەی سەرۆک، تەنانەت هەمان ئەو دروشمەیە کە لە مەدرسە و لە ناو سوپای سووریادا دەگوترا، سوپای بەعەسدا بڕۆح بێدەم نزدیک یا ئەسەد لە عێراقیشدا دەگوترا، ئەما بەڵام ئەوان لە سووریا وەریان گرتووە. کۆمەڵێک بابەتی وەها ویانیش بەو کەسانە دەڵێن کە لێیان جیا دەبنەوە قاچانلەر لە بە کوردیەکەی دەبێتە ڕەڤۆک ویانیش هەڵاتوو چییە؟ هەڵاتوو ئەو چەمکەیە کە ئەو کاتە فەڵەستینیەکان و سووریەکان کە لە بەرامبەر ئیسرائیلیەکاندا دەبەزین هەڵدەهاتن لە شەڕ نەدەچوونە عەسکەری، ویانیش ئامادە نەبوون بچنە بەرەی جەنگ، لەوێدا ئیتر ئەمانە پێیان دەگوترا فیلار یعنی هەڵاتوو، و ئەوان ئەمەیان کردوتە تورکی کردوتیانە قاچانلەر. ئەو جۆرە کولتور و دابوونەریتانش لەوان فێر بووە، بەڵام تەماشا دەکەین لە سەردەمێکدا کە ئیتر ئەسەد لە ڕەوشێکی زۆر خراپدا بوو و ئەسەد لە هەمان کاتدا ئامادە نەبوو فاکتۆری نوێی پەکەکە و بزوتنەوەی ئۆجەلانی لە سووریای دوای بەهاری عەرەبیدا بناسێ، ئامادە نەبوو بناسێ، ئامادە بوو هاوکاری لەگەڵ بکە لە سیاسەتی ڕۆژانە دوونە و لە سیاسەتی سەربازیدا، بەڵام ئامادە نەبوو لەسەر ستاتیۆی کوردان بۆ نمونە گفتوگویەکیان لەگەڵ بکە، پەکەکە هیچ پشگیریەکی لێ نەکرد. مەسەلەن ئەوەمان بینی لە بەرامبەر ئێراندا بە هەمان شێوە، یعنی ئەو هاوکاریانەی پەکەکە و سووریا پەکەکە و فەڵەستینیەکان بەشێکی زۆری ئەتوانین بڵێن بە یارمەتی ئێران بووە. بۆ نمونە کاتێک ئیدریس بارزانی ساڵی 1982 یان 83 دەچێتە دیمەشق لەگەڵ ئۆجەلان دەبینی جاری یەکەم، دوای ئەو مەسعود بارزانی دەبینی، ئەمە بە ڕاوێژی لەگەڵ ئێراندا پێک دێ. ئێران ئیدریس بارزانی هەندەدا بۆ ئەوی بچێ لەگەڵ ئۆجەلان اتفاقی ببەستێ. تێگەی ئیتر ئەمانە هەمویان هەنا، پاشان تەماشا دەکەین بەردەوام نەخۆشخانەکانی پەکەکە لە ورمێ هەبووە لە ژێر کۆنتڕۆلی ئیتلاعاتدا، بەڵام لە هەمان کاتدا لەگەڵ نووری ئینتیزامی لە سنوورەکاندا لەناو شەڕدا بووە، یعنی شتێکی پەیوەندیەکانی زۆر ئاڵۆزن. لەگەڵ سووریاش وا بوو، لەگەڵ سووریاش ئەمن و ئیستخباراتی سووریا ئاگداری ئۆجەلان بوو، ئاگداری جموجۆڵەکانی بوو، ئاگدار بۆ ئۆجەلان چ دەکا لە کوێیە چەند کەسی لەگەڵدایە. بەڵام ئەگەر لە دەرەوەی کامپەکە ئەندامێکی پەکەکە گیرابایتر ئەوە ئاو دەچوو، تێگەی بەلای کەمی 10 ساڵ لە زیندان دەمایەوە ئەگەر نەمرد باە. بەو شێوەیە بوو، لەگەڵ ئێرانیش بە هەمان شێوە. بەڵام تەماشا دەکەین ئەمڕۆکە گۆڕانکاری بەسەردا هاتووە، لەگەڵ ئەمریکاش ئەکرێ لاپەڕێکی وەها هەڵدەنەوە، بەڵام هەبوونی ئۆجەلان لە قوشبنێکدا لە ناو 4 دیواردا لە ڕەوشێکی وەهادا و لە ناو پەکێکەدا جگە لە ئۆجەلان نەبوونی ئاکتۆرێکی دیکەی ڕێبەرایەتی استراتیژی، ئەمە وای کردووە کە ئۆجەلان کارتی ئیسرائیل و ئەمریکا لە ناو زیندانی تورکیادا زۆر نەتوانێت بە ئاشکرا باز بکە و بەکاری بێنێ. مەسەلەکە لەو چوارچێوێدا بەڕای من هەڵسەنگاندنی بۆ بکرێ باشە، بەڵام وەکوتم هەم ئۆجەلان و هەم پەکەکە بزوتنەوەیەکی پراگماتیکن، یانی بە پێی بەرژەوەندی ڕۆژانەی خۆیان سیاست دەکەن، وەکو ئەوەی لە ناو هەموو حیزبەکانی دیکەدا هەیە.
تەنانەت لەگەڵ ئەم پرەنسیپانەی کە لە ژیانی ڕۆژانەیاندا باز دەکەن تێگەی بۆ نمونە ئەو کەسانی زیاد دەبنەوە خاینن، قاچانن، ترسنۆکن، لاوازن، بێ ئیرادەنە، خوێڕینە، ئاڵچاغن وانە، بەڵام لە هەمان کاتدا دڵ بەخوین کە ئەویش قاچانە کە ئەوان بەخۆیان دەیانگوت نازانم 40,000 فرانکی بەلجیکی بوو 40,000 یورۆ بوو بردوویەتی و هەڵاتووە لەگەڵ ژنەکەی چۆتە کەناڵی ڕوودا و بەردەوام لە تویتەر و ئەوانەدا ڤیددیۆکانی کۆنی ئەویان لەگەڵ ئۆجەلان بڵاو دەکردەوە کە چۆن ڕەخنەی خۆی ئەدا و لە بەردەم ئۆجەلان وەکو دارێکی وشک ڕاوەستاوە. بەڵام ئەمڕۆکە تەماشا دەکەی وێنەی ئیلهام ئەحمەد و دڵ بە خوێندەکەی هەر ئەڵێ خەجووسیامەندن وانە ئیتر دڵ بە خوێن ئێستاکە نیشتیمان پەروەرە ئیتر مەسەلەکان هەمویان بەو شێوەیە لێک بدرێنەوە بەڕای من باشترە زۆرم لەسەروت بەڵام زۆر کەسیش ئەم پاشخانە و ئەو هەموو لایەنانە نازانێ بە تەنیا لایەنێک دەبینێ ویانیش قسەکە وەکو دەقێک وەردەگرێ ئیتر لەوێدا دەکەوێتە هەڵی زۆر زۆر کوشتندا. بەڵێ هاوڕیان کەسی دیکە پرسیاری نییە بەم شێوەیە دێنە کۆتایی بەرنامەی ئەم زارەمان دوو پەیامی سەرەکیماندا لێدوانەکەی ئۆجەلان بوو لەگەڵ ئەو وەفدەی کە لە ئیمرالی سەردانی کرد ئەو سەردانێکی زۆر زۆر مێژوویە ئۆجەلان و دەوڵەت لە 93ەوە جاروبار لە ڕێگەی ئیستیخبارات پەیام و نامەیان لە بۆ یەکتری نردوو و لە بۆ یەکتری گۆڕیۆتەوە یەکەمین کەس کە ئەو نامانەی هێناون جەلال تاڵەبانی بووە ئیتر هەموو سەرۆکەکان ئەم جۆرە کارانیان کردو سەرۆک کۆمارەکانی تورکیا بەڵام ئەوە جاری یەکەمە لە مێژووی تورکیادا لەگەڵ پەکێکە لە چوارچێوەی یعنی لەگەڵ سیاسیەکان ئۆجەلان دابنیشێ ڕوبەڕوو سیاسیەکان بچنە لای ئەو و ئیتر نەوەک لە ڕێگای کەسی دووەم پەیامێکی بۆ بێ پێی بڵێن وا بکە وامەکە باڵکو سیاسیەکان بەخۆیان دەستنە لای و نوێنەری دوو پارتی هەر سەرەکەی دەسەڵاتدا دەستنە لایە ئەمەیان زۆر زۆر گرنگە و ئەمە دەکەوێتە ناو مێژوو دەکەوێتە ناو دۆسیای دەوڵەت کەواتە بە ئاشکرا ئۆجەلان وەک ئاکتۆرێکی مەشروع دەبینێ هەموو تموحی ئۆجەلانیش ئەمە بوو و ئێستاکە لەمە دواییتر دەبێ پەرلەمان ئیتر جوولەیەکی دیکە بکە لە مانگی ڕابردوودا من پێم وایە ئەو جوولەیە دەست پێ دەکا کە چییە چنیە بەڵام ئەمە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەشەوەیە بە ئیسرائیل و بە ئەمریکاوەیە چونکە قفلەکە لە سووریایە سووریا ئەتوانێ قفلەکە قفڵ بکە ئەتوانێ قفلەکەش بە کلیلێکی تایبەت بکاتەوە هەتاوەکو ئەمما چارە سەر نەکرێ مەسەلەکە زۆر بە خێرایی بەرەو پێشەوە ناچێ بەڵام وا پێدەچێتر کۆنسەی سەرۆکایەتی پەکەکەش وەکو جاران نەمابن ئیتر بڵێن ئێمە ئاگامان لە هیچ نییە و ئەمە درێە و چێ ئەو درویانەی کرد پەیوەندی نییە و هیچ دیالۆگێک نییە و فری ودان و ئەمانە وا دیارە ئیتر کۆنسەی سەرۆکایەتی پەکە ئیقناع بووە بەمە و وازی لەو بیرۆکانەی شەڕی چەکداری و ئەم شتانە هێناوە بەڵام هەتاوەکو ئێستا ئەمانیش 100% خۆیان یەکلای نەکردوێتەوە ئایا کەسێک لە ناو تورکیا ئەتوانێت تەقلە بە پرۆسەکە لێ بدە و کاتێک تەقلەی پێلێدا شەڕێکی دیکەی خوێنەوەی دروست دەبێتەوە ئەو کاتە ئێمە ئەو چەکانی لە دەستماندانە بە کەڵکمان دێنیان بە کەڵکمان نایە وا لە هەمان کاتدا بە پێچوانەی ئەگەر بیر بکەینەوە ئەگە پرۆسەکە بەرەو پێشەوە چوو باشە پەکەکە ئامادەیە ئەو چەکانە چ لێ بکە بداتە کوێ بداتە چێ ئەوە سیکلاشین کۆفیان سووتان بەڵام ئایا ئامادەن ئیندوستری و پیشەسازی درۆنی خۆیان تا جا ئەمە چەند درۆنەکان چەند بەکاریگەرن ئەمێن جارێ نازانین ئامادەی ئەمانەش تستیم کە کە ملیارەها دۆلاری لێدراوە من بەڵگەم هەیە هەموو تونێلەکان چ لە ڕۆژئاوا و چ لە کوردستانی عێراقدا ملیارەها دۆلاری لێدراوە ملیارەها دۆلار لە چەک و تەقەمەنی خەرج کراوە و ئەمە هەمووی بە فیڕۆ دەچێ بێگومان ئەو لایەنانەی کە دەسەڵاتی بەسەر ئەم چەکانە هەیە بەسەر ئەم
دنیای ئێلانە هەیە بێگومان بیر لەمانە دەکاتەوە پێش ئەوەی دەستیان لێبەر بدە. لە هەمان کاتدا پەیامی دووەمینمان مەسەلەی کۆڕمۆر بوو. مەسەلەی کۆڕمۆر بە هیچ شێوەیەک من باوەڕ ناکەم ئیتر دەستی ئێرانی تێدا بێ. ئێران لەو وەزعەدا لە عێراقدا نایهەوێ خۆی تووشی کێشەیەکی وەها بکە کە لە هەڵبژاردندا سەرکەوتووە، کە ئیتر پارتی ئامادەیە بە قەولی خۆیان ها ببێتە عێراقچی، ئیتر چیتر جوێن بە ئێمە نادەن کە بڵێن ئێوە عێراقچیتی دەکەنەوە ئێوە عێراقچینەوە نا ئامادەیە ئەتۆ کاتێک باسی سەرۆک کۆماری بکەی و بڵێ سەرۆک کۆماری حەقی منە و من لەناو حکوومەتدا جێ دەگرم و کەواتە ئەتۆ عێراقچی. کەسێکی وەکو من کە لە بەلجیکا دانیشتووە کرێکاری دەکا بە ڕەنجی خۆی پارە پەیدا دەکە بۆ عێراقچیە بۆ ئەتۆ عێراقچی ئیتر کەواتە ئێران بۆ بیکە ینی ئێران بۆ بیکە. لەوەدا من بەڕاستی هیچ ئارگومنتێکی لۆژیکی نابینمەوە پێ دەچێ تورکیا و لایەنگرانی دەوڵەتی تورکیا ئەم کاریان کردبێ. کاک کورد زاگرۆس ئەمە بۆچوونی خۆتە ئیتر ئەم باسانە هین میت و تورکیا و ئیتلاعات و ئێرانە خۆی لە خۆیدا بۆچوونەکەت پڕ لە پارادۆکسە، یعنی یان دەبێ هیمیت بێ یان دەبێ هی ئیتلاعات بێ، چونکە میت و ئیتلاعات بە دوو ئیتیجاهی جیاواز کار دەکەن دژی یەکن کاکە و واز لەو عەقلیەتە بێنن یعنی ئەمە عەقلیەتی حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەر کەسێک قسەیەکی چی پێدەرن ئەو قسە ناشەفە قسەیەکی ناو کۆبوونەوەکانی حیزبەکان و یانیش عەقلی پشتپەردەی حیزبەکانی ئاشکرا کرد بیکەی بە میت و بیکەی بە ئیتلاعات و بیکەی بە پارتی و بیکەی بە یەکێتی و بیکەی بە حیزبی دیموکرات و ئەمە بەڕاستی سوود بە ئانالیز و تێگەیشتن ناگەینێ. ئەمانە کۆمەڵێک بابەتی سەرەکین ئێمە لە بۆ باسکردن باسییان ناکەین. من بەتەنیا ئەو مێژووە بنووسم دەکاتە دەپەرتوک ئەو زانیاریێنەی کە من دەزانم ئەگەر بنوێ باسی بکەم دەکاتە دەپەرتوک، بەڵام باسی ناکەم. لێرەدا هەندێک شت باس دەکەم بۆ تێگەیشتن لە بابەتەکە. زۆر کەس پێیان وایە کاتێک ئۆجران قسەیەکی کرد دەقی قسەکە دەقی وشەکانی ڕاستن. ئەگەر ئۆجران گوتی ئاگاداری ئیسرائیل بن واتای ئەوەیە ئێوە تەلەفۆن لەسەر ئیسرائیل دابخن هیچ پەیوەندی لەگەڵ نەکەن. نەخێر ئۆجران هیچ کەتواناڵێ مەبەستمان ئەوەیە تێگەی و دەمەوێ لە کاتێکدا باسی ئەو شتە کۆنانە دەکەم هاوڕێیان تێبگەینم کە ئەوان لە کاتێک قسەکردنەکانیان و لەگەڵ بیرکردنەوەکانیاندا لە ماوەی لە نێوان ئەم دوانەدا مەسافەتێکی چۆن هەیە، چ جۆرە پەردە و کۆدێکی دیکەی شاراوە هەن. دەمانەوێ باس لەوانە بکەین ئەگەر ناباس لە مێژووەکە ناکەین. زۆر سوپاس کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون. تکایە کەم تەرخەمی مەکەن، کەناڵی یوتیوبی هیوا خۆشنا و سوبسکرایب بکەن، ئەوانەی سوبسکرایبیان نەکردەوە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن. شەوێکی شاد بۆ هەمووتان هەر بژین.